یادێک لە کاک سەعیدی موعینی ناسراو بە کاکخانە. چلو 4 ساڵەوە پێش لە بەرەبەیانی ڕۆژی 31 جۆزەردانی ساڵی 1357 هەتاویدا هاوڕێ سەعیدی موعینی ئەندامی کۆمەڵە لە شەڕێکدا لە نزیک ئاوایی دەری ناوچەی ماوەتی کوردستانی عێراق لە ڕیزی پێشمەرگەکانی یەکێتی نیشتمانی کوردستانیدا گیانی بەخت کرد. کاکخانە لەلایەن کومیتەی ناوەندی کۆمەڵەوە بە مەبەستی دامەزراندنی پەیوەندی لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان و کۆمەڵەی ڕەشدەرانی کوردستان کە بەشێک لە یەکێتی نیشتمانی کوردستان بوو ناردرا بوو بۆ کوردستانی عێراق و لەگەڵ واحدێک لە پێشمەرگەکانی یەکێتی لە ناوچەی ماوەتەوە بەرەو سەرکردایەتی یەکێتی کە ئەو کات لە کوێستانی قەندیل جێگیر بوو بەڕێوە بوو. هاوڕێ سەعیدی موعینی یەکەم پێشمەرگە و یەکەم گیانبەختکردووی کۆمەڵە بوو. ڕۆژی گیانبەختکردنی ئەو هاوڕێیە واتە 31 جۆزەردان لەلایەن کۆمەڵەوە بە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕاگەیەندرا بۆ ئەوەی ڕاوەستاوی و وەفاداری و ژیان و خەباتی سربەرزانەی هاوڕێ خانەی موعینی ببێتە سەرمەشقی هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە. هاوڕێ سەعیدی موعینی کە بنەماڵەکەی لەبەر خۆشەویستی نازناوی خانەیان لەسەردانا بوو ساڵی 1329 لە شاری مەهاباد لە کۆشی خێزانێکی خەباتکاردا چاوی بەژین پشکوت. خوێندنی سەرەتایی و دەبیرستانی لەو شارە تەواو کرد و لە سەرەتای لاویەوە خەباتی سیاسی ناسی و لە زۆربەی کۆڕ و کۆمەڵی خەباتکارانەی شاری مەهاباددا هەڵسوڕاوانە بەشداری دەکرد. ژیان و خوێندنی لە تاران تێکەڵاو بوو لەگەڵ کاری کرێکاری لە کارخانەکان و پەیوەندی پتە و لەگەڵ کرێکاران. هاوینانەش کە دەگەڕاوە بۆ شاری مەهاباد پەیوەندیەکانی خۆی لەگەڵ کرێکارانی شار و زەحمەتکێشانی دێهات پتە دەکرد. ساڵی 1354 هاوڕێ سەعید بە پێی شێوەکارێک کە کۆمەڵە گرتبوویە بەر هاتە سەر ئەوەی کە ژیانی ئاسایی وەلانێ و بێتە ناو خەباتی پیشەیەوە. لەوەها بارودۆخێکدا بوو کە لە حاڵێکدا نامیلکەیەکی کۆمونیستی لە گیرفاندا بوو بە هەڵکەوت لە پارکێک لە شاری تاران دەکەوێتە داوی مەئمورانی ساواکی شاوە. بە خێرایی بردیانە زیندانی ناسراو بە کومیتەی هاوبەشی شارەبانی ساواک و خستیانە ژێر دڕندانەترین ئەشکەنجە و ئازارەوە. بەڵام ئەو لە وەڵامی پرسیاری جەلاداندا بۆ ماوەی 16 مانگ هەروتی هێشتاش نەمخێندێتەوە و لە ناو پارک دۆزیمەتەوە. ئەو لەو پەڕی شەهامەت و گیانبازیدا نەهێنیەکانی تشکیلاتی پاراست و هاوڕێیانی لە چین جەلادەکان دوور ڕاگرت. 16 مانگ ئەشکەنجە نەک هەرورەی شۆڕشگێڕانەی هاوڕێ سەعیدی سس نەکرد، بەڵکو ئەو بوو کە ئەشکەنجەگەرانی خۆی نائومێد کرد و بە چۆکی داهێنا. سەرنجام هاوینی ساڵی 1356 هەتاوی پاش زیاتر لە 2 ساڵ لە زیندان ئازاد کراو دەست بەجێ پەیوەندی لەگەڵ کۆمەڵە درێژە پێدا و خەباتی سیاسی و تشکیلاتی خۆی دەست پێ کردەوە. لە سەرەتای بەهاری ساڵی 1357دا لەلایەن کۆمەڵەوە ڕەوانەی کوردستانی عێراق کە خەباتێکی چەکدارانە تێیدا لە نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و ڕژیمی بەعس لە جەریاندا بوو کرا. بەڵام بەداخەوە ماوەیەکی زۆری پێنەچوو لە 31 جۆزەردانی ساڵی 1357دا لە شەڕێکی نابەرابەر لەگەڵ هێزێکی زۆر دەرگیر بوون و هاوڕێ لەگەڵ 7 کەسی تر لە هاوسەنگەرانی پێشمەرگەی لە ئاوایی دەری ناوچەی ماوەتی کوردستانی عێراق گیانی بەخت کرد. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت و ڕێبازی تا سەرکەوتن بەردەوام.